بینەرو بیسەرێن کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین ئەس نەزیرکادانی هاتینەف خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەوە بەرنامەیە کوردی وێجارێژی دوور ناوۆنیشانێکی هەری گرنگ دێ خزمەتەوەین ڕێزدارکەین ژێروی ناوۆنیشانی هزرا تونتڕەوی و تیرور رب العالمین ئاین هەنارتیە بۆ خزمەتکردنا مرۆڤان داکو ژیانا مرۆڤان خۆش ببیت و بەختەوەر ببیت و ببیتە کەسێکێ ڕوشنبیر و زانا و خدان لۆجیک و بشێت ژیانێ پەرەپێ بدەت و ژیانێ خۆش بکەتن لێ مخابن هزرێن شاش تەفسیراتێن خەلەت بوو دینی هەمبەر تکستێن ئاینی وەلێکریە هەندێک جار فۆبیا و تیرور و تۆقاندن و دڕەقی و دەمارگیری و تەعەسوب دروست ببیتن ئەتناوا کۆمەڵگەهێدا ji ber vê çendê me fer zanî ku em servî tewerey gengeşê bikein edigel zor bares mamosta Abdurrahman Sidîq û çend pirsyar bihêne arastekirin nava vê xelekê de mamosta me divêt bipirsîn tîrûr çiye û tîrûra ayînî jî çiye her wisa çawa ayîn tê tevkarînan bû tîrûrê her wisa çi bikein bû binbirkirina tîrûrê ev pirsyara dibine mijara xeleka me digel zor bares Abdurrahman Sidîq mamosta zor bixêr bî serçavan mamosta wekeme amaje pêkirî xûdê dînî ke hatiye henartin wek amrazeke wesîleke ku jiyana mirovan pê xweş bibîtin lê heman demda dibînî komalgeheka dîndar bîtin sertanserê cîhanê ne bebesta me dînekê diyarî kiriye hemî dînekê sertanserê cîhanê dibînî serederîkirina dîndara digel dînî şaşiyên mezin lê durust bin demargiriyeka mezin lê durust bîtin ber wê çendê me divê destpêkê bizanîn mamosta tîrûr çi ye û tîrûra ayînî jî çi ye بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەو هەموو دەقە دینیە لە بەردەستی تۆیە با بڵین بەلای کەمەوە لەنی لە قورئان و لە فەرموودە نزیکەی بڵین ملیارێک و نیو موسڵمان هەیە لە دنیادا و دەیخوێنێتەوە ینی مناڵ و ئەوانی لێ دەرکەی ینی مهم بڵێ ملیارێک کەس دەیخوێنێتەوە لەناو ئەوانە من و تۆش دەخوێنینەوە من و تۆش چەند بۆچوونی ئاینی تونڕەوانەمان لە نێو کتێبەکانی فقه و لە نێو کتێبەکانی مێژووی ئیسلامی دیوە من و تۆش دیومانە بەس من و تۆ نەبووین بە تونڕەوە بۆ من و تۆ زۆری تر هۆکار چییە هەمان دەق لەبەر دەستی هەمومان هەمووشمان دەبینی ئەو هەموو دەقەش لە نێو هەموو کتێبەکاندا هەیە لای مەلاکان هەر دەبینن لە زانستە ئیسلامیەکان هەر دەبینن لە ڕێکخراوە ئاینیەکان هەر دەبینن لە حیزبە ئیسلامیەکان هەر دەبینن بەڵام هەندێک دەبێ بە تونڕە و هەندێکیش نابێ ئەو کات بیر دەکەیتەوە دەڵێ ئەمە خەتای دەقە یا خەتای ئینسانە خەتای نەسە خەتای دەقە خەتای ئاەتەکە یا خەتای فەرموودەکە یا خەتای ئینسانە بۆ دەرەکەوێ مادام نەفسی دەق یەکێک دەیخوێنێ باش دەرەچێ یەکێک دەیخوێنێ خراپ دەرەچێ کەواتە تەفسیری دەق مشکلەی دروست کردووە تەفسیرەکە مشکلەی دروست کردو بە معنایەکی دی ئێستا کە باسی تیرۆر دەکەین یەکێک لەو خاڵانەیەکە وشەی تیرۆر لە ئەنجامی چی پەیدا دەبێت خۆ تیرۆر کردەیەکە بەری ئەوەی تیرۆر و پێشی ئەوەی تیرۆر دەست پێ بکات هزر و بیری تونڕەوی دەستی پێ کردووە جا لەبەرەوە زاراوەی تیرۆر لە چۆنە لە زمانی لاتینی و ئینگلیزیەکەوە عەرەب پێی دەڵێ ئێرهاب بە کوردی ئەگەر زۆر ینی چۆن دەڵێ ڕوونی بکەینەوە بە کوردی دەبێتە تۆقاندن زیاد لە ترساندن ینی ترساندن تەخویفە دەکرێت یەکێکی هەیە بترسێنێ بەس لە ترساندن بەرزتر شتێکەیە پێی دەوترێت تۆقاندن چۆن لە قورئان باسی فەزع و باسی ڕەوع و باسی ئەوانە دەکا ئەوە بەمانایەک لە مانەکان دەبێتە ینی لە ڕووی زمانەوانی بەس تیرۆر خۆی چییە؟ ئەتوانی بڵێ لە ساڵی 1972 لە نەتەوە یەکگرتوەکان باسی تیرۆر دەکەن هەتا ئێستا ئەو کات چ بوو بۆچی باسییان دەکرد ئەو کات ڕێکخراوە چەپەکان و ڕێکخراوە مارکسیستەکان ئەو کارێنەیان دەکرد لەو ڕوانگەی ئەو فکرە ئەو کات دەستپێکەوەی سەرهەڵدانەوەی نەلبەر دینی بوو لە ساڵەکانی هەفتاوە بابین خۆ بچینە مێژووی دووریش هەیە بەس با لە ئەم 40-50 ساڵە چکە نەتەوە یەکگرتوەکان لەسەر ئەم باسە لە هەفتاکانەوە لە کارنامەی ئەودا لە هەفتاکانەوە ئەم باسە هەیە ئەو کات ڕێکخراوی بادرماین هۆفە بوو ئەو کات ڕێکخراوی چۆن دەڵێ لیوای سوور لە ئین هەبوو لە ئیتالیا ئەو کات سوپای سوور هەبوو لە ژاپۆن هەموو ئەمانە چۆن دەڵێ ئەو سەردەمانە بیر و بۆچوونەکە چەپ و مارکسی بوو لەبەرەوە ئەو کاتە
ئەوان ئەم شتیان لە ڕوانگەی خۆیان چارەسەر کرد لە 79 بەدواوە ئیتر کە چۆن دەڵێ ڕووداوەکان بەو ئاراستەیە هاتن تر سەرەتای هەشتا و تا ئێستاکە تیرۆر بەرگی ئاینی وەرگرت لەناو ئاینیشە ئاینی ئیسلام زۆرتر هۆکاری ئەمە چیە هۆکاری ئەوە پێت دەڵێت تیرۆر خۆی هەیە بەڵام پێویستی بە هۆکارێکەیە بەرگێک هەیە تایە قەنەعەت بە ئینسانەکە بکەی کاری تیرۆریستی بکە یعنی مەبەستەوە مامۆستا خۆدی دینی تیرۆر نافدانینە ئاها ئەوە مەبەستە بۆ بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی دین عاملی مساعدە عاملی مساعد بوو چ بوو ئاشتیان بوو بۆ تیرۆر هەردووکی بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی دەوەتە بەکو دەڵێم یعنی ئێستا کۆنفرانسێک دەکەی چەندین دەق دەخوێنیتەوە دەتوانی بڵێ ئاین ئاشتیە بەێ ئەویش دەتوانێت چەندین دەق بخوێنێتەوە بڵێ ئاین تیرۆر کەوتە چین بژنێ ئاین دینێکی مەتاتیە ئەمە بوو کە کاتی خۆی ئیمامی عەلی والی ڕازی بێ فەرمووی القورآن و حەمال و ئەوجۆ ئەمە قسەکەی گوتی کە بە ئیبن عەباسی گوت وەختی تۆ دەچی لەگەڵ ئەو توندڕەوانە لەگەڵ خەوارج مناقەشە دەکەی مناقەشەیان نەکەی بە ئاەتی قورآن بۆ گوتی قورآن حەمالی ئەوجوهە یعنی قورآن زیاد لە معنایەکی هەیە تۆ معنایەک دەڵێ ئەوش معنایەک دەڵێ وەرە لەگەڵ ئەمری واقع و عقل مناقەشەیان بکە زیاتر دەردەکەن مەبەستم چی بوو کەواتە ئەگەر ئێستا پێناسیە بکەین بۆ تیرۆر و تیرۆری ئاینی تیرۆر خۆی چییە ئەو سێ کەسەی کە ئەو کردایان کرد کردەیەکی تیرۆریە کردەوەیەکی تیرۆریستیە بەس ئەگەر ئەو سێ کەسە ئەو کاریان بکردایە بە بەکارهێنانی چەک بچوو بوونایە سەر ماڵێک بۆ بردننی پارە ئەو کات پێی نەدەگوترا تیرۆر پێی دەگوترا کاری توندوتیژی بۆچی چونکە تیرۆر لە دوای 100 پێناسە لە دوای 100 پێناسە نەتەوە یەکگرتوەکان و جیهان گەیشتە ئەم سێ وشەیە یەکەم تیرۆر بریتیە لە یەکەم چییە بەکارهێنانی توندوتیژی بەکارهێنانی توند و تیژی یعنی چەقۆ و چەک و سیلاحیتا بەکارهێنرێ بەچی بەلێدانی ئامانجی مەدەنی بەلێدانی ئامانجی مەدەنی ئامانجەکە مەدەنیە بۆچی بۆ غەرەزێکی سیاسی بۆ غەرەزێکی سیاسی بینیت ئەوەی کە چێتە سەر پارێزگا بەکارهێنانی توندوتیژی تێدایە بەلێدانی ئامانجێک ئامانجەکە چییە مەدەنیە پارێزگایە و شوێنە بەڵام غەرەز لەم کارە چییە سیاسیە ئەوێ بڵێ دش بە دەسەڵاتی سیاسی ئەم کارە مەزانی مامۆستا ئەگەر هێرش کرە سەر ڕۆی لایەکی مەدەنیڤە بەلێ ئەگەر هێرش کرە سەر دام و دەستگەهێن میری مەدەنیە ئەمنی و ئاسایش دام و دەستگا مەدەنیە بۆیە ئەم قسەیەک تعریفە کراوە گوتراوە لە بەرەکانی جەنگیش توندوتیژی هەیە هەردوو لە ینی دوو سوپا کە بەرامبەر یەک دەوەستن وانە هەردوو لا سوپاکە چ دەکەن هەردوو لا توندوتیژی بەکاردێنن وانە ئامانجەکەش هەر سیاسیە لە شەڕی بینی دەوڵەتەکان بەڵام بەلێدانی دەستگای مەدەنی نییە ناوێت لە دەستگای مەدەنی چی دەکەن لە تانک و تۆپ و یەکتری دەدەن ئامانجەکان ئەسکەرین دەبینی چۆنە بۆیە لە جەنگا گوتراوە مەدەنیە و نابێ مەدەنی بکوژرێ و لە زمانی پێغەمبەر و درودی خوای لەسەر فەرموێ ئافرەت و خەڵکی لا شەڕ و عابید و ئیدی دار و درەخت و دەست بۆ ئەو شتانە مەبن دیت چۆنە یعنی ئەمە زۆر وردە خەڵک ئاگای لەم قسەیە نییە چۆن فەرقی تیرۆر و کردەیەکی ترکەی بەم ڕۆژگارە خەڵک توندوتیژی بەکاردێنێ دەمانچەکەی دەرەکە کە سوکاری خۆیە کوژێ کەسێکی خۆیە کوژێ برای خۆیە کوژێ هاوڵاتیەکە کوژێ وانە توندوتیژیە ئامانجیش لێدانەکە چییە کەسێکی مەدەنیە دەڵێ بۆ دەڵێ غەرەز ئەداوی شخصیمان هەیە باوکی منی کوشت کەواتە ئامانجەکە سیاسی نەبوو بۆیە کە کردەیەکی توندوتیژی و بەکارهێنانی توندوتیژی و لێدانی ئامانجێکی مەدەنی لێدانی ئامانجێکی مەدەنی یەکسەر دەوەستن دەڵێن کردەکە جارێ نازانین تیرۆریستیە یان نە دوای کە لی دەپرسن بۆ وات کرد دەڵێ قەرزم لە لای بوو دەرچوو لە بوو بە جینایەت بوو بە تاوان بوو بە تاوان بەڵام مامۆستا بەڕێز ئەگەر ئێرهاب بریتی بیتن الآجاوي جيريه والتوقاندني والفان مسائل هو دخلت قرآن بيروجي آماجة دافي چندي چمكي إرهابي هاتية يعني وإياي فارهبون يعني أعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم للروانجي أينوا أوش دين السريع بيك أو أنا شون يعني شون تفسيرك ليه وشون تفسيرك ليه جمع بس مشي بوليرة كواتا تيرور بكارهناني تندوتيجية بلێدانی ئامانجی مەدەنی
بۆ غەرەزێکی سیاسی بۆ غەرەزێکی سیاسی ئەو غەرەزە سیاسی لەگەڵ بوو دەبێ بە تیرۆر لەگەڵی نەبوو ئەبێ بە تاوان و ئەبێ بە جینایەت کەواتە تیرۆری ئاینی چییە؟ تیرۆری ئاینی ئەوەی ئەم کارە ئەنجام دەدا بە ئامانجێکی ئاینی دەڵێ بۆ خوددا دەیکەم ئەم کارە خوددا ئەمری پێکردو ئایدۆلۆژی و عەقیدە بەو مانایە ئیدی کە بەرگەکەی بوو بە ئاینی ئەو کاتە خەڵکەڵێکا کە ئەم تیرۆرە تیرۆرێکی ئاینیە ئاینەکە ئەگەر مەسیحی بوو کردی دەڵێن ئەمە تیرۆرێکی مەسیحیە ئەگەر مسلمان ببیکا دەڵێن تیرۆرێکی ئیسلامیە ئەم کاتی من و تۆ قسەی تێدا دەکەین ئێستا ژاپۆن یابان 6 کەسی لە سێدارەدا چونکە ئەوانە سەر بە تائیفەی ئۆم شیرنی کۆین لە ساڵی 95 کردەیەکی تیرۆریستیان کرد بە نێوی ئاینێکی تایبەت بە یابانەوە لە دوای 95 تا ئێستا ئەمڕۆ ئەم هەفتەیە هاتنە لە سێدارەدان کەواتە ئەویش دووبارە تیرۆرێکی ئاینیە بەڵام تایبەت بە تائیفەیەکی ژاپۆنی مامۆستا مدوێتن هەفوڵاتین بەڕێژی پشەکدار بکەین وێ چەندێدا بەلێ مدوێتن وێ پرسیارە ئاڕستە بکەین پشتی گوهداریەوان بەڕێزانە بکەین ئایا دین بەرپرسیارە ئش تیرورە ئاینی یانجی کەسەکان بخۆ بەرپرسیارن لێ چەندێ بفەرمونون بینەرن بەڕێز با گوێ خوب دەینە وان بەڕێزانە کە چ ئاڕستەی مەکیرە و سەرنجێن خۆ چەوە گوتینە سەرچاوی تۆندڕەوی و تیرۆریستی و هەموو ئیسلامیانە کەسی دنیا بە ناوی ئیسلامیەتی بە ناوی دین و فێر لەو خەڵکەی دەکەن و ئاژاوی دروست دەکەن و نایەن ملەت سرعەتکە دەنا دین چیە ئەمە باو با پیرمان هەموو هەر ئیسلام نەبووە هەمووی دینداری خۆی کردێ بەبێت چێش برەوە گەلێک تشتێت هەن طائفینە نەب چ دیانەتەوە و نەب چ مەذهبەوە هاتی نەگیرێدانێ هەندێک بۆ بەرجەوەندیەت خۆ وان کارا کارتی وای من بە فکریم لە نەزانیەوە لەبەرەوەی دەچی منداری خەرچی هەردەخرێتێ منداری خەرچی ئەو گەنجە 17 ساڵە ئەو بابە نازانی کەس نازانی کوی بەخێ کردە بەچ ڕزالاتی بەخێ کردە دەستە مزگەفتەیان دەستە زێشی والا تونڕەوەکە هەری دەخرێتێن لە بۆ بەرژەوەندی خۆی دەچی دەی تەقێنەوەیان دەچی شتە شپێ دەکاتنە شپێ دەکاتن یعنی ئەوە ناکە ئیسلامەت دەرەوانش سەرەکیە وان دەولەتێت وەکیت بێژن ئەرهاوی دەست پێ کردی یاکی بێژن ئەم دەبێژن سووریا عێراقا ئەف دەولەتێت ئیماراتینە ئەم دەبێژین بنکە هێوان ئەفغانستان ئەم دەبێژین شوێرە دەست پێ کردی وەخوای هوکارەکە ئەوێ نارم دەچن لە مزگەفتەکاندا دەنیشن خوڕوەی دەکەن منداری عالمە لەو خۆڕا دەچێشن لە داک و بابیان ئەوەلی لە داک و بابیان دەشێرنەوە زدی داک و بابیان دەکەنەوە مەستون بەجێ داکتان مەکەن بەجێ بابتان مەکەن دینی ئیسلامەتیش دەرێتن ئەگات و داک و باب دێ ڕەزی نەبی خۆشت دێ ڕازی نابێت وڵی دیانەتی پەیوەندی وێندێ نییە ئەمە ئەوە شخصیە بخوچێتکان تشتێ هەمی ئەما دینی ئیسلامێت شتێکی پاکژە هێ سەلامەتە هەرافندە زیاترینە هزرا ڕاوێ ینی چت بێ هەندێک چنە ینی وەک مزگەفتە سەردا چن خەلەت بن بەس لازم هەر ئینسانێکی عاقلی خۆ هەبی بۆچی مرۆڤ سەردا چی ئەوە باشە ئەوە خراپ دیانەت چ پەیوەنینە سەبەبێ شکیرێ دەرکەویت مەقسەد منبعەوێ کۆنیکەوێ شکیرێ دەرکەت ئەمریکایە ئەوە ئێرهابێ چێتیەتن ئێرهابێ لاغوتیەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرێ لە ئاخری زمانە ئومەتی من دەبتە 73 فەرقە هەموو قورئان و حەدیثی لەبەرە لەو 73 فەرقە یەک فەرقەی بۆ باشتە ئەوی باقیتر بۆ جەهەنەمە ئێجا هەر کامێکی دەگرێت دەرێ من ڕاست قاعدەیەکە تێتە پاڵدان مەسلحەتە هەندێک دەولەتەوە پێ تێتە بکارینان ئەس خۆت بێژم تڕەیۆمن ئەوێ تەنێ خەریجت سژنانە ئەوێ تەنێتینەن چکۆ ئیرهاب نە ئیرهاب شخصێک تەنەیە شەمی دەولەتاتێن تۆندڕەوی لە دین ئەو ڕۆکە ئەو بنەمای کە لە تۆندڕەوی لە دین دروست بووە لە ناڕوونکردنەوەی زۆربەی مەلایەکانمانە. بەێ بینەرن بەڕێز سوپاس بووان بەشدار بووان کە ڕاوسەرنجێن خۆ ئاراستەی مەکردین پرۆگرامیوە پتر دەولەمەند کرد بچوونێن خۆ سەبارەت ئەپرسیار هاتی ئاراستەکردن دەستێن وان خۆش بن مامۆستا بەرز مدوێتن بگەڕینە سەر تەوەری خۆ پێشی ئەم بچینە ڤۆکس بووبە بەس مدویە هەر وەک سەرنجێکە گشتی جانابێت ئاماژە بدەتە هەگەر چەند چرکێکت کێمیش دابیتن دین بەرپرسیارە ئەلوێ تیرور ئاینی تێتەکردن یانجی کەسەکان بەرپرسیارن کەسەکان بەرپرسیارن لەبەرچی لەبەرەوەی وەکو گوتم هەمان دەق ئەدەی بە دوو کەس ئەو ئاشتی خوازە و ئەویش تۆندڕەو دەرەچێ کەواتە ئەمە تێگەشت نەکەی جا لەبەرەوە بەرگی ئاینی چییە ئاین خۆی صفەتێکی هەیە ئاین صفەتێکی هەیە پێی دەگوترێ یەقین ئەو یەقینە لە دینەکە هەیە بەس ئەو یەقینە لای ئینسانەکە نابێ خۆی بە یەقین بزانێ نقطەیەکی تر
يعني أو دينا حقه بله دينك حقه بس أو إنسانة نابي بڵێ مادام دينك حقه ومنش مسلمانم کەواتە من حقم چونکە تۆ نسبیت تۆ تێگەشتنت ئەمڕۆ نەوعێکە بەیانی بە جۆرێکی تر دەگۆڕێ خاڵێکی تر مەسەلەن ئەو کەسە زۆر جار بۆچوونێکی وای بۆ دروست دەبێ دەڵێن بەیانی قیامەتە ئەو تێگەشتنە ئاینەی لە ژاپۆن کردیان چۆن خەڵکیان لە نێو تونێڵێکە غازی سارینیان پێکردن کوشتیانیان بۆ وا دەکەن وتیان بە عەقیدەی ئێمە سبەی قیامەتە ئیتر خەڵک هەر با لە ئێستەوە بمرێ بۆچی یانی وادێ یا ئەو تائیفەی ئەزدیک لە مەکسیک 21 بەری 2-3 ساڵ گوتیان قیامەت دێ دەستیان بە کوشتن کرد مەبەستم چ بوو مەبەستم ئەم بیر و بۆچوونانە کە بە ناوی دینەوە دەکرێ ئینسانەکە بە غەڵەت دەقەکان لێک دەداتەوە ئیدی مادەم بە ناوی دین دەیکا خۆ خەڵک لە خۆڕا ناڵێ ئێستا تیرۆری ئاینی ئیسلامی هەیە یا لە خۆڕا ڕئیسی ئەمریکا ئەڵێ تیرۆری ئیسلامی بۆ وا دەڵێ چونکە تیرۆرەکە ئەوەی کە دەیکا ئەڵڵاه ئەکبەر دەکا جلی مسلمانی لەبەرە نوێژکەرە ینی بە ناوی دینەوە قسە دەکە ئیتر لەبەرەوە ئەوروپا و ئەمریکا دەیخەنە سەر ئیسلام ئیشی من و تۆ خەڵکی ڕۆشنبیر و مامۆستای ئاینی چییە ئەوەیە کە ڕوونی بکاتەوە کە ئەو دقا ئەو فەرمودەیە ئەو حەدیسە ئەو ئاەتە لەوێش هەیە و لای منیش هەیە ئەی بۆ منی وا لێ نەکرد بۆ ئەوی وا لێ کرد کەواتە ئەو ئینسانە پێی دەڵێن ئێستا ئەمە لە کوردستانیشە هەمانە هەیە ینی با بڵم شتێکی تر بڵێم هەیە تۆوی توندڕەوەکەی تێدایە بەس هێشتا زروفی بۆ نەگونجاوە تۆوەکە لە ژێر خاکە هێشتا نەگونجاوە نمونێک پێ بڵێم تیرۆر لە سێ شوێنە یەکەم جار لەسرە لە زهن لێرە لەم سەرە دروست دەبێ یەکەمین جار لە فکری دروست دەبێ پشتی ئەوە و دوای ئەوەی لە فکری دروست بوو ئەو جا حەماسەتێکی دینی بۆ دروست دەکە حەماسەتەکە لە دڵە ئەو جاکە ئەوەی لە عەقڵی دروست بوو ئەو حەماسەتەی ئەوەی لە سەری دروست بوو لە عەقڵی ئەو فکرە ئەو حەماسەتەش لە دڵی دروست بوو ئەیداتە دەستی ئینجا دەستی بەکاردێنێ کەواتە لە کوردستاندا ئێستا هەمانە لە فکرێتی هێشتا نەهاتوۆتە دڵیشی هەمانە لە عەقڵێتی و لە دڵیشێتی هێشتا نەهاتوۆتە دەستی لەبەر ئەوەیە دەڵێن قوتابخانە دایک و باوک ئەگەداری مناڵەکانتان بن سێریکەن بزانن هەڵس و کەوتیان چۆنە پێش ئەوەی تیرۆر بگاتە دەستیان با لە دڵیان با لە عەقڵیان چارەسەری بەێ دەسێتت خوشمام سێبرس وەکە دیار هەر دیاردەکە هەبیتن هەر ڕیدانەکە هەبیتن هەندێک هۆکار و فاکتەر و سەدەم هەنە مەدوێت بزانین مامۆستا یعنی چه فاکتەرێن سەرەکی هەنە بۆ سەر هەلدانا تیرورێت ناوە هەر جڤاکێکێدا ئەم 30 ساڵێکەوە ڕابردووە کۆی هەموو ئەو دیراساتانە ئەتوانم بڵێم کە خوێندومەتەوە 3 خاڵی زۆر سەرەکی دەرەکەوێت کە هۆکاری تیرۆری ئاینی ئیسلامیە یەکەم بوونی هزرێک و بیرێکی توندڕەوانە بوونی سەرەتاکە هزرێکی توندڕەوانە لە مێشکی ئەو ئینسانەدا کە بە هەڵە ئیشەکەی دروست کن نمونەیەک پێ دەڵێم ئەم کارە کە دەست پێکا دەڕۆینە دوا دەڕۆین دەگەڕینە دواوە زۆر دوور ناکەوینەوە دەگەڕینە دواوە دەڵێن بیرێکی توندڕەوی لە کتێب و نووسراوەکانی دوایینی سید قوتب دروست بوو لەوێ چۆ ناو فکری ئیخوان لەوێ شۆ بڵاو بووە بە هەموو وڵاتانی ئیسلامیدا بەس بیر دەکەیتەوە دەڵێ سید قوتب ئەم فکرە توندڕەوی لە چۆدا هەمووجا لە بیرتە دەڵێم فکر هاوردە نەکەین ئەگەر فکر هاوردە بکەین تووشی ئەو شتانە دەبی بزان لە چۆ دروست دەبێت کەس بیر لەوە ناکاتەوە بڵێ سید قوتب ئەم بیرە توندڕەوەی بۆ هێنا سید قوتب برای محەممەد قوتبە برای زەینەبە ئەمانە عائیلەیەکن لە ئەساسەوە خۆیان دەڵێن ئێمە بە 5 پشت ئەسڵمان هندستان بووە هاتوون و هاتوون لە میسرا نیشتە جێبووینە هەموو کتێبەکانی سید قوتب و تەفسیری فیڵیال دەخوێنی توندڕەوێکی لە چۆ سەرچاوە دەگرێ یەکسەر ئەو لە چێ وەردەگرێ لە ئەبوو ئەعلای مەودودی ئەبوو ئەعلای مەودودی موسڵمانە بەڵام لە هندستانە وەختێ پاکستان هندستان جا دەبن موسڵمان لە ناو هندستان دەبێ بە کەمینە وەکو ئێستا ملیارێک هندۆز هەیە وانە لەگەڵ سیخ موسڵمان کەمینەیە ئەبوو ئەعلای مەودودی کتێبێکی نووسی بە ناوی الثورة الئیسلامیە مەسەلەن یا بە معنایەکی تر ئیسلامیک ڕێڤۆلیوشن شۆڕشی ئیسلامی قەنەعەتی بۆ دروست بوو گوتی ئێمە مادام کەمینەین لە ناو هندستان موسڵمان کەمینێ هەموو ڕۆژ ئینتیخاب بکرێ ئێمە قەت دەرناچین چ بکەین باشە شۆڕش و چەک بەکاربێنین باش بەڵام خۆ مسر 1990 موسڵمانە سید قوتب ئەو فکرەی لەوێ وەرگرت هێنای بۆ مسر فکرەیە کە موسڵمان کەمینەیە و بڕوای بە چەک هەیە چونکە دەڵێ بە ئینتیخاب دەرناچم لە ئینتیخابات یەکەم نابم هێنای لە مسر تەطبیقی کرد نفسی فکرە بەبێ ئەوەی بزانێ ئەوە چ وڵاتێکە و ئەوە چ بار و دۆخێکە
ئەم هاوردەکردە ورد ورد تێکەڵ بوو بەڵام سید قوتبیش مامۆستا هەر چەساوە نەبووە کاتی خۆ لەناو مەسردا یعنی هەر دەرئەنجامی ڕەتفعلی ئەوە لە واقعدا باشە سعید نورسی چەساوەترە یا سید قوتب سعید نورسیش چەساوەترە وانە ئەم وڵاتی پێکەن و ئەو لای پێکەن و خۆ سید قوتب قبرەکەی دیارە بەدیع زەمان سعیدی کوردی ئێمە قبرەکەشیان لێ شاردینەوە بۆچی ئەوەندە ناسک دەرەچێت بەدیع زەمان سعیدی کوردی نەمگوت ئەو تعزیب درا و ئەویش تعزیب درا وانە بەڵام ئەو چونکە کووردە ئەوە ئەوە پاسی تێگەشتنی کوردانیە کەواتە ئەساسی ئەم بابەتانە لە چۆ سەرچاوە دەگرێت لە بوونی هزرێکی توندڕەوی لە مێشکی کەسێکە ئەوی تریش ئیسیعارەی دەکا دەیخوازێ لێی وەردەگرێ دەیهێنێ ئەو گوڵە ئەو ڕۆکە ناگوڵ نییە ڕۆک دڕکە ئەو دڕکە دەهێنێ ئەو تۆ خراپە دەهێنێ لە شوێنێکی درەوە دێ لەم خاکە دەیچێنێ بێگومان ئەوە فکرێکی خراپ بۆیە من کاتی خۆشی گوتم پێشمەرگا داعشی لە نێو برد داعش درەختە داعش درەختە لە تۆوێکەوە گەورە بووە گوتم پێشمەرگا دەتوانێت بیبڕێتەوە پێشمەرگە درەختی داعشی بڕیوە بەس کە پێشمەرگە درەختی داعشی بڕی هەندێک لە تۆوەکانی کەوتووە لە ئەرز ئێستا ئەوە ئیشی پێشمەرگە نەمائیتر ئیشی من و تۆ مامۆستای ئاینی و زانکۆیە کە چی بکە ئەو تۆوانە نێڵێ سەوز بێ لەم وڵاتە خاڵی دووەم هۆکاری تیرۆرجگە لە فکر بریتە لە حاڵەتێکی دەرونی شێوا و نەفسی یعنی چۆن یعنی هەموو توندڕەوێک نەخۆشی دەرونی هەیە بۆیە ئەوروپیەکان و ئەمریکەکان ڕاست دەکەن کاتێک یەکێک کاری توندڕەوی دەکا لەوێ دەڵێن ئەم کەسە نەخۆشی لە دەرونی هەیە نەخۆشی دەرونی هەیە بەڵام خۆی نازانێت نەخۆشی دەرونی هەیە لەبەرەوە بارێکی دەرونی شلقاوە ئەم ئینسانە بەشی زۆریشیان چۆن دەڵێ هەست بە خۆیان ناکەن کە نەخۆشی دەرونیان هەیە لە ئەنجامدا بەو فکرە توندڕەوە بەو نەخۆشیە دەرونیە خاڵی سێم دێت لە دوای ئەوەی کە خاڵی سێم دێ خاڵی سێم بوونی ژینگەیەکی لەبارە ژینگەی لەبار چییە؟ ژینگەی لەبار ئەوەیە کە ئەم ئینسانە لە فکریا هزرێکی توندڕەوی هەیە باری دەرونی خۆشی تەواو نییە کۆمەڵی هاوڕێی بۆ دروست دەبێت اینجا عادەتەن ئەو هاوڕێیانە لەوەی لە مزگەوتا بن ئێستا زۆربەی کات لە دەوروبەری کۆ دەبنەوە قسە دەکەن و قسەی بۆ دەکەن و کتێبی بۆ دەهێن و هەندێک شوێنی دیکە مخدرات بەکارهێرن ئەو کەسە بۆیە ئەو کەسانی کردەوەی تیرۆریستیەکەن چێرەکەی ناگەڕێتەوە ترسی نییە هەندێک جار ڕەنگە مادەیەک حەبێک شتێکی دیکەی لەو جۆری ئەداتێ بۆیە ئەو کەسە یعنی بەبێ ترس مل بە دەبابەیەکەوە ئەنێ دەریش کەوت لە حاڵەتی داعش و ئەمانە دەرکەوتکەوە چەند مادەی چۆن دەڵێ وریاکەرەوە و مادەی مخدرات و ئۆشتانە بەکارین ئەم سێ هۆیە بێ بەسەر یەکەوە ئەو ژینگە لەبارەیە کە ئەمە دروستەکە اینجا ئەمە گرنگە لێرەدا کە ئەم شتە دروست دەبێ ڕەس و سەری تیرۆر هەیە و قوربانێکەشی هەیە ئێستا بە قسەت بۆ بکەم بڵێم ئەو سێ گەنجی ئەو کردە تیرۆریستیان کرد قوربانی چێ سەری ئەوەیە ئەبێ حکوومەت و دام و دەستگای ئاسایش بە دوای سەرگەورەکەیان بگەڕێ بزانێت چێیە ئەو سەرگەورەی تیرۆر کە ئەتوانێت ئەو سێ مناڵە بخاتە ئەم حاڵەتە دەرونیە و بیخاتە ئەم حاڵەتەی کەوا پاڵیان پێوەنی بۆ کردەیەکی تیرۆریستی بەم شێوازە چونکە ئەمە زۆر گرنگە دۆزینەوەی ئەو فکرە لەکوێیە ئەو سەرگەورەکانی ئەم تیرۆریستە لەکوێیە لە ئەوروپان لە ئەمریکان لە کوردستانن لە هەر شوێنێکی دیکەن پێویستی بەچارەست دەسێتت خوشماوسەی بەڕێز دەمێ بێن بەدانەی هاتی و دێزەڤڕینە لای وێن بەڕێز ببینن دیگەلمە دەگەڕێنەوەی لای بەڕێستە بەڵێ بینەرێن خوشتەوی بەردەوامین گەلوە بوو پتر درێژە پێدان الدورڤی تەوەرێ مەدەست نیشانکری هزرا تیرۆری و تونتڕەوی چ تشتە و ئەم بەحسا وێ چەندێمە کرد کە چ سەر هەلدەت و هوکار و فاکتەرین وێ چ تشتن نۆکەژی مامۆستا دەوێت بچینە سەروێ خاڵێ کو بزانین یعنی وەکو جەنابێتەژی ئاماژە پێدا کە تیرۆر گەلک جار سەرچاوێ دینە ئەرێ چەوە دین ئەتێتە بکارئینان بوو تیرۆرێ مانە دین هاتیە بۆ خزمەتکردنا مرۆڤان بۆ ئاشتیا مرۆڤان بۆ وێ چەندێک کە ئەف مرۆڤە بەرف پێش بچیت و پەرێ ژیانە خوب دەتن بۆچی بووە مادەک کو تیرۆر لێ دروست ببیتن لە ئەنجامی تێکەڵکردنی ئاەتەکانی قورئان و فەرمودەکان بەڵێ ینی چۆن ینی تۆ باست کرد ئێستا بێنە سەر و قسەی کە ئاماژەت پێ کرد ینی من و تۆ خەڵکێکی تر ئەگەینە قورئانە خوێنی ئەگەینە ئاەتی وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم
ئەو وشەی توڕهیبوونەشی تیا بوو بەێ ئەم وشەیە کە بەکار هاتووە هێشتا باسی تیرۆر و ئەو بنانە ئەم وشەیە بوونی نەبووە کەواتە من و تۆ کە دەیخوێنەوە بۆچی من و تۆ نەچوون چەکێ بێنین و کارێکی تیرۆریستی بکەین گوتمان خوددا دەفەرمێ وەعید و ئەم قسەیە ڕووی لە چێە ئەوە خوێنمان وتمە ئەم قسەیە بە هەمومانێتی ئەگەر بە هەمومانی بێ هیچ وڵاتێک وای نەکردووە دانیشتوانەکەی گەورە و بچووکی چەک هەڵگرێ هەر هەموو وڵاتێک وەکوڵێ لە هزار کەسێکی ئەخرەوە دینە خیتاب نیت گەل ئیماندارە ئەوە پرسیارەکە یعنی کە تۆ تەماشا ئەەکەی ئەڵێ مەسەلاً يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه أو خباسي من تونية بله فاكتبوه وليكتب بينكم كاتب بالعدل دي تشيليهات يعني أقبدوا آياتك برسالك أو بمنوتوي نقول لما لو بنوسين حزكي من دجار دانوسم $100 لا نزيرة ده محكمة دخوة ناخوة بخوم نوسيو أو نوسي نسيه بله ده بيبزانين أم خطابة بوتشي لقل شيء قصدك ئەلێرەیەکە ینی کاری مفەسیرین ئەوە بدۆزنەوە ئەم خیتابە لەگەڵ دەوڵەتێتی تەماشاکە بە چ قەرینەیەک بە قەرینەی ئەوەی کە چەکە بەکارە هێنرێ لە ئەنجامیشدا کە تەماشا دەکەی ئەم قسەیە ئێستا ڕووی لە چێ ئەلئان هیچ عیبینە ڕووی لە وەزارەتی دیفاعی هەموو دەوڵەتەکانی دنیای 193 دەوڵەتەیە ڕووی لە وەزارەتی دیفاعە فعلان بە وەزارەتی دیفاع دەڵێ ئێوە هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگەتان هەیە باشترین چەکی میلان و چی و ئەمانە گشتی کۆکەنەوە بۆ ئەوەی کەڵێ عەدوو وەڵڵاهی وعەدووەکم ئەوە کێشە عەدوو وەڵڵا کییە عەدوو وەڵڵا هەر شتێک کە خوا پێی ناخۆش بێ ئەو مەبادیئانەیە خوا حەزی لە عەدالەتە خوا حەزی لە ئازادیە خوددا حەزی لە مافی مرۆڤە ئەژنا ئینسان نییە بتوانێت بڵێ من عەدووی خوام خوا ئەوەن زاتێکی گەورەیە کەس عەدووی نییە بۆ یەگە لە قورئانە عەدوو وەڵڵات بینی یعنی چی یعنی دژایەتی کردن و دوژمنی ئەو مەبەستانەی کە خوددا بە جوانی هێناوێتی بۆ مرۆڤایەتی بەو معنایە ئەمەیە کە ئێستا دەڵێن هیتلەر بۆ عەدوو وەڵڵایە بەێ چونکە پێشێلی یاسایت خودی کردە لە چیە دەڵێ ئێمە ڕەگەزێکین خوێنمان جیاوازە لە خەڵکی تر و ئێمە لە سەروی ئەوانەوەی ئێمە لە سەروی خەڵکی دیکەوەین وانە ئێتەبان ئەمە مشکلێ مەسەلەن مۆسۆلۆنی سەدام بۆچی عەدوو وەڵڵان لەبەر ئەوەی مرۆڤ قڕ دەکا و دەیکوژێت و خودداش دەفەرمێ نابێت و ئەم کارە بکەیت کەواتە بوو ئەمەیە جەمەوەسم چی بوو بزانە ئێستا کە ئەمریکا ئەو هەموو چەکە ئامادە دەکا وانە کۆریای شیمالی دەڵێ ئێران دەڵێ هەموو دەڵێ وڵاتان هەوڵەدەن باشترین جۆری چەک ئامادە بکەن کەس گلەی لیان نییە بەس ئەگەر چەقۆیەک بێنی بۆ دژی مەدەنیەک نابێ ئەوە کەواتە خیتابەکە بۆ چێ بوو خیتابەکە بۆ دەوڵەت بوو اینجا زۆر ئاەتمان لە قورئاندا هەیە کە دەبێ ئەمانەمەش لە ئەڵلقەکانی داهاتوو درێژەی پێدەین کە ئەحکامی دەوڵەت جایە لە ئەحکامی فرد ئەحکامی دەوڵەت جایە لە ئەحکامی فرد وگەرەمە مەسەلەن لە قورئان دەخوێنی فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم باشە تۆ دەڵێ ئیسلام دینی یاسا و قانون و عەدل و دادگا و حاکمە وایە دێ ئەگە تۆ لە منتدا منش دێم لە تۆ دەدەم ئەی ئەمە چمان کرد ئەوە لە سەراستی تاکی نییە و لە سەراستی دەوڵەت و سیستەمکارییت کەواتە باسی چییە باسی محکەم و باسی دەوڵەت و ئیعتیدا و ڕەدی عودوان و ئەوانەیە جەزانایان ئەم محکامانەیان جا کردوەوە کابرای توندڕە و یەکسەر زاهیری ئاەتەکە دەخوێن نقطەیەتر مەسەلەن کە دەخوێنە دەڵێ ئین الحکم إلا لله دەڵێ کاکە حکمی خوا کامەیە دەڵێ ئەم حکمەیەکەوە بە شریعەتی خوا ئیشکەوەتر قسە خۆش دێ بەس لە سیاقەکە ئاەتەکە دەردەهێنێ ئیمڕۆ ئەم زەمانە حکم یعنی فەرمانڕەوایی و حکومکردنی وڵات لە قورئاندا وشەی حکم بە مانای قەزا دێ یعنی بە معنای ئەم فەرمانڕەواییە نەبووە چۆن ئەم ئاەتە دەستیا ببەرە و ناو سیاقەکەی ئەخر نەظەریەی سیاق دکتۆرای لەسەر وەرگیراوە ئاەت لە سیاقی خۆی وانە يعجب الزراع ليغيظ بهم الكفار أو كفار معناه جوتيار لبي أو نابي بتشي بمعنى كفار هنيك كتود ما شاء آياتك يعقوب سلامي خويل سر بكركاني دلي أو ندلن حزي كردوا نناسرين وقت دتشن ولا عزيزي مصر دلي ادخلوا من أبواب لا تدخلوا من باب واحد لا يقدر قاومتشن هموتان وادخلوا من أبواب متفرقة وما أغني منكم من الله شيئا وتمشي وزارا يعني بمشيتم بيناكري بوتا إن الحكم إلا لله أمر أن لا تعبدوا إلا إياه يعني ليرة قتي راسنا من أواخمي يوم ودلن هموتان لدرجايكم مرون لدرجاي جواز وبرون بلا هم دو أجاري تر أو إخوا كردي أيكا يعني بردي وبو مسألة قضاء وقدر أو حكم اللي أو معنى يدده ما بس تمشيبو كابراك أما بيني
مثلا لێ تێکەچێت مثلا دێ بۆ فەرمودەیەک من و تۆش دیومان ئەویش دیوێتی من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه وإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان راست أو قصي پیغمبر ودود يقايلس كاك أم تقيبوكي أم فلامار بودي الله أو منكره يا باشا منكر أو لبي أم بناية أم بارزگاية وأم بارزگارة مسؤولة لما باشا يتو بود دست بكارديني الله پیغمبر فرمي وانيا كديت سيري أمدكي أجيب ولا ابن رجب حنبلي كباسي جامع العلوم والحكم في شرح 50 حديثا من جوامع الكلم أنت ما شاهدك كده ليه من رأى منكم منكرا فليغيره ليه من رأى أبي بتشاي خوي دي بيتي أو شتيك الله منكره توقف من بلا لفلانة شو انكارك يوادكري من أول سميع أبو خوينيه أبي الرآبي وانيا اینجا ابي يقينا اوشتا منكر به يعني الشرع برياري دايبه چونك تو دبيني هندكز بس منكر لالقيك بازدشت من جمار بري 20 سال بيان دقول حرام ستلايت وتلفزيون وموسيقى وغوراني وشي ايوه ده منكره استشهمو ديكن كواتا او منكره شي بو تو واد دقول منكر يسدرك منكر نيه ونبو بله كواتا دبي الشرع قلت بيتي منكر نمن من لخوم وقياس يقدرناش هركز بو خوي بودل منكر اینجا کە دەڵێ فەلیوغەیرهو دەبێ بێتە گۆڕی علەما گوتیان بیەدیهی کاری دەسەڵاتە ئەم دەسەڵاتەی لەم وڵاتەیە دەتوانێت یاسایە دەرکا بڵێ پاڵەگۆنە یاسایەکان دەبێت دابخرێن و ئاسایش و پۆلیس دەباتە سەریان دایدەخ وانە من و تۆ ئیشمان چیە بیلیسانیهی بەرنامەمان لەسەر کردو گوتمانە زیان بە ژینگە دەگەێنێ یەکێکی تریش نە حکومەتە و نە ڕۆشنبیریەکی هەیە قسە بکات چ دەکات لە دڵی خۆی دەڵێ وەڵی ئەم شتانە کارێکی خراپە خۆزگە نەمێنێ لە وڵاتە زۆر کەس دڵی خۆی کەواتە ئەو ئەمانە نازانێت جا بێمە سەرباسەکە بە کورتی کاتت ماوێ دەڵێ ئێمە باچەوە لە پێغەمبەران بکەین بزانین پێغەمبەران چیان کردو پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لە دەوری کەعبە لە مەککە تەواف دەکات و 360 بت لەوێ هەیە لەبەر دەستی بە یەک دانە ناشکێنێ لە بت گەورەتر هەیە منکەر بێ ناشکێنێ بۆچی دەڵێ بەری من 1000 ساڵ بەری من ئیبراهیم سەلامی خۆی لەسەر هەموو بتەکانی شکە بە خەڵکی گوت ئەوە بتەوە ئەوە شکاندیشم و ئەوە خوددانین بەس پشتی ئیبراهیم بە 1000 ساڵ لە دوای ئیبراهیم بە ئەو هەموو بتە پەیدا بووە هەر کەعبە 360 تێدا بوو کەواتە پێغەمبەر محەممەد گوتی دەبێت بت لە دڵی خەڵک دەربێنم نابێ من بشکێنم نقطەیەتر دەتەوێت تەغییر بکەی بە کوشتن نابێ موسا چی کرد موسا قومەکەی دەچەوسێنرێتەوە وەکو کردوا بوو بڵین لەلایەن فیرعونەوە ودخل المدينة على حين غفلة من أهلها فوجد فيها رجلين يقتتلان هذا من شيعتي وهذا من عدوي سيرك أدو بياو شركا أما لا خزمي خويتي ولا عشيرتي ولا قومي خويتي أو تريش لجماعتي دجمنكيتي فاستغاثه الذي من شيعتي على الذي من عدوي أو إيكا خزمي موسى ولا عشيرتي أو قلت يا مسافر يامكوا أما دجمني إمي وشرم لقلتك وأنبو فوكزه موسى فقضى عليه كشتي يكسر موسى بشيمان خداش وتي أو كاري كردت كاريكي غلط بو شو بكشتني إنسان تغيير لمجتمع ناكري أجر فكرك هي أجر بیرروبۆچوونێک تێ بەوە ناکرێت بەڵام مامۆستا سەبارەت vê çendê yanî gelek kes vê axiftinê arasteyî me dikin bêjinê eva hîn behs dikin yanî tinê lewaneye tebrîrat bin û yanî ciwankirin bît û teçmîlkirina babetî bîtin ji ber ku meselen tekista hedîsa canavê te amaje pêkirî eger pêxine berdestê min ke min kesek bim teniya musilman bim serederît gel tekistê bikim ez dê tekistê wek xwe bînim ez naçim van hemû şuruhatane bibînim bizanim çi heye eger piştî vê vokas bû bî mamosta canavê te axiftin ser hebî dê spasdar bîn belê bînerên berês da guhdariya van berêzane jî bikin ka wan çi serinç hene sebaret ev pirsiyara hatiye arastekirin wan هیچ کەسەکی بکوژە ئەگە کابرای غەرەت و دەتوانێت بە قسەی خۆش بهینە سەرڕێ دین تیرۆر نییە دین شتێکی گەلک جوانە ئەی بگریتن ئەمەش دینما کردیە و مەدرسەما کردیە و فەقیاتی ما کردیە تیرۆر لە ناو دیندانیە بە هیچ شوێک لە هیچ شوێنێک پەڕی قورئان نەگوتراوە کابرا تو بڕۆ بیکوژە و مار و منداڵان خۆ بتەقێنەوە لە ناو ژن و منداڵ و شوات طبعا ئەو کابرا منداریە ژنی هەیە بێوەژنە بێ هاتی دەبێ بەس هەندیان متبینین نەکۆری ئیسلامەتەیەەوە وەک خرابین وەک سۆتن وەک کوشتن وەک هەمی ناحیاوە یعنی وەکی بین ئیسلامش وان هەمیە بەریە وان تشتا بەریە دیۆرە هەموو تشتێکی دیۆرە ئەگەر تو بچێک فکرەوە خۆ لێ بکەی هەمووی چێکریە
و تێکدۆنە هەندێکە مەسلحەتە هەندێکە بده دیانەت چ پەیوەندی پێوەنینە دیانەتە درست جایکە شخصی هەبێت ینی پەیوەندەکە شخصی ئەمە بخەندەکە سەردا بێت ئەو گەلەکەوێت سپۆنەت چه پەیوەندی دیانەتەڤەنینە بالعکس قورآن پیرۆز بشتە خود تشتێت وەسە دیر بێخە ئەوێ تەنێ دەبێژن بەرێڤە تەقلیدا ئیسلامێت یعنی ئیسلامی سەرێت عالەمێ ژێڤەتێرە نەفخواف تشتەنینە منبەر جێ هاوارکردن نییە منبەر جێ ڕوونکردنەوەیە منبەر جێ پێغمبەریە صلی الله عليه وسلم کە لەسەر ئەو منبەرە خوتبەیدایە و دینی ئیسلام بڵاو کراوەتەوە دینی ئیسلام بە توندی نابێ بەهات و هاوار نییە لەسەر منبەران مامۆستایەکی ئاینی هاوار بکات لە زیاتی ئەوەی هاوار بکەی چەند شتێکی لەگەڵ سیستەمەکانی ئەوڕۆ لەگەڵ ڕۆژەکانی ئەوڕۆکە ڕوونکەوە لەو گەنجی با تێبگات ئەو کە گەنجە با لە دین تێبگات زۆر سپاس بۆ وان بەڕێزێن پشکدار بووین دیگەلمە و سەرنجێن خۆ ئاراستەی مەکرین دەستمان خۆش کە پترشیا بابەتی دەوڵەمەندتر بکەن و پەیوێن جوان ئاراستەی مە بکەن هەر ساخ بن مامۆسای بەڕێز زبرینە سەر تەوەرێن خۆ ئەف پرسیارەمە ئاراستەی جەنابێتە کردی وەک هەر مختصری بێ چەندە ینی موسلمان سەردەریەت گەل تێکستەکە حەشک دکەتن هەموو کەسێک نەشێت بچیتن وان هەمی ڕەئین جوان ببین تەوێ جەنابێتە ئاماژە پێکردی وەختەیدا دێ چ دروست بی کەواتە نابێ قسە بکە نابێ قسە بکە لە دین من گەنج بووم 15 ساڵ بووم مەلای مزگەوتەکەمان بە ڕەحمەت بێ مەلا عەبدوڵڵای مەلا ڕەفیق کە مزگەوتەکەی لە 1053 دروست کراوە بەردەکەشی ماوە یعنی 1053 هیجریەکە چەند 1643 کە ئەو کات گەنج بووم ئەم گوت مامۆستا ئەو فەرمودەیە واڵێ وتی عەبدوڕەحمان فەرمودە بە زاهیر ناخوێنرێتەوە دەبێ بێ شەرحەکانی بخوێنی تۆ بزانی مانای چییە ئەگەر فەرمودە ئاەت هەروان نەسەکەی بە تەنیا بێنیت و تەماشایکەی دوای مشکلت بۆ دروست دەبێ دەبێ ئللا بێ بزانی شەرحی ئەو چییە جەمە بەس ئەو قسەی وایە یعنی کابرا فەرمودەیەک دەبینێ ئیدا بووی عەلی خەلیفەتەینی فەقتولوا الآخەرە منهما بۆ ماڵ وێرانەکە ئەو هەبێ دەبێ ڕوون بکرێتەوە دەبینی چۆنە یعنی ئەگەر ڕوونکرد بۆیە دەگوترێ ئەم کەسانە کە کاری تیرۆریستی دەکەن ئەگەر مەزهبێکیان هەبێ ناوی لێ بنەی لەما دەڵێ ئەوانە سەر بە مەزهبی ظاهرین ظاهری یعنی چی یعنی سێری ظاهری دەقەکە دەکەن ئەو نێوا دەڵێ هێدە ڕاستەوە دەڵێ بەس خۆ معنای وانە جەمەستم چی بوو مەبەستم یەکێ بیە گۆڕانکاری بکە خۆ تۆ لەم تیرۆریستانە بپرسی بڵێ ئەم کارانە بۆ دەکەن دەڵێ مە دەمانوێت کۆمەلگە بگۆڕین لەو حاڵەتەوە بۆ ئەو حاڵەتە دەی ئەڵێ وەرە چاو لە پێغەمبەرانکە وەرە نمونەیەک پێ بڵێ ئێمە دوو نمونەمان هەیە هەردووچیان نمونەمانەیە لە میسرایەکێکیان فیرعەون و یەکێکیشیان سەردەمی هێکسۆسەکانە کە ئەوانیش هەر بێ باوەڕ بوونە موسا سەلامی خوای لەسەر هات دەستی پێکرد ئێمە نی پێغەمبەران ئەزمموی پێغەمبەران سوودی بۆ ئێمە هەیە ئەوەتە موسا دەستی کرد بە کوشتنی کەسێکە لە جەماعەتی فیرعەونە ئەم کارە غەڵەتە ڕەبی ئینی ظەلەمت نەفسی من زوڵمم لە خۆم کرد با لەویش بێ نابێ ئێمە بە کوشتن ڕێگا ناگۆڕێ بۆی ئەبینی خوا ناردی بۆ مەدیەن و ماوەیەک لەوێ مایەوە و پێی گەیاند و هێ من هاتەوە ئەوجا بە ڕیسالەیەک و پەیامێکاتەوە ئەمە موسا وەرە بۆ یوسف چی کرد یوسف کە چۆ میسر پاشای میسر و مەلیکی میسر هەر بێ باوەڕ بوو خودداشی ناپەرست وانە بتپەرست و ئەمون پەرست بوو باشە ئەو کاری کە یوسف کردی بەکردەوەی جوان و بڕێک و پێچی و بوو بە وەزیر یوسف بوو بە وەزیر لە لای مەلیکێکی بێ باوەڕ دەبینی یوسف بوو بە وەزیر لە لای مەلیکێکی بێ باوەڕ بەکردەوە جوانەکانی بە دروستکردنی سایلۆ بە ڕزگارکردنی خەڵکەکە لە برسێتی و لە چی و لە چی پاشا و مەلیک و هەمووی کرد بە دیندار و باوەڕدار ئەبینی چۆنە کەواتە زۆر گرنگە ئەو کەسێک کە پەیامێکی هەیە ئەوە ڕێگەکانە خوددا هەموو ڕێگەکانی پێنیشان دەستێتت خوشمام سێبەرس هەر سەبارەت وێ چەندێ ئەگەر بێژین تیرور دەهێتە بنبڕکردن یانکو ممکنە تیرور بێتە بنبڕکردن ئەگەر ممکن بیتن چ شێوە زۆڕی کار هەنە هەمیشە بڵێ بنبڕکردنی تەواوەتی نییە بەێ چونکە شەڕ و خێر و شەڕ لە دنیادا بەردەوام لە ململانێدان کەواتە ئەتوانی بڵێ کەم کرێ شتێکی باشە ئەرکی من و تۆ وەکو ئینسانێکی کورد و وەکو ئینسانێکی کوردی مسلمان ئەوەیەکە خەمی دینەکەی خۆمانە حەزەکەین دینەکەمان تاوانبار نەکرێ بەوەی کە تیرۆرێکی ئاینی ئیسلامی هەیە کەواتە ئیشمان چییە ئیشمان ئەوەیە بە زانایانی ئاینی کۆلێجەکانی زانستە ئیسلامیەکان حیزبە ئیسلامی مۆڵەت پێدراوەکان لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوەکانی ئاینی کۆمەڵگەی مەدەنی ئیدی کەسایەتیەکان کەوا قسە لە بواری ئاینی دەکەن ئەگەر ئەمە دینی هەمومانە دەبێ هەمومان لە خەمی چارەسەرکردنی بین کەواتە کارێکی دەستە جەمعی فراوانی دەوێت ئەوە یەک دوو بتەوێ کورد دەڵێ کانیەک لە سەرچاوەکەەوە پیس بووە
چۆن چارەسەری دەکەی کەواتە بێ ورد بڕۆی ئێستا تۆ کردەیەکی تیرۆریستی وەک ئەو سێ کەسی ئەشنە سەر پارێزگا چارەسەرەکەی لەوێەوە نییە ئەوە سێ کەسن قوربانی چۆن لە یاسای مخدراتی هەمانە یاسای مخدراتی هەمانە مادە تلیاک و مادە هۆشبەرەکان دەڵێ ئەو کەسەی کە بەکاری دێنێ قوربانیە دەبێ سنتەرێکی شیاندن و چارەسەرکردنی قوربانیانی مادە هۆشبەرەکەمان هەبێ چونکە ئەو قوربانیە لە یاسا دەڵێ ئەوەی کە بازرگانی بە مادەکەەوە دەکا ئەو سزای لە سێدارەدانی هەیە چونکە بازرگانی پێوە دەکە ئەمانەی کە گەنجن و دەبنە قوربانی بەدەستی تیرۆرەوە ئەوەی ئەکوژرێ ئەوەی کە دەمێنێ ئەبێ سنتەرێکی شیاندنمان هەبێ بۆ قسە لەگەڵکردنیان بۆ هێنانەوەیان بۆ نێو کۆمەڵگە بەم جۆرە قسانەی کە ئێمە دەیکەین کەواتە ئەبێ بچیتەوە سەر ورد بڕۆی بۆ ڕەسەکەی بڕۆی تۆ بزانی ئەمە لە چۆ دێ کە دەڕۆی دەکەی سێرەکەی بەدەر لەم گەنجانە سەری هەیە تیرۆر سەری هەیە سەری گەورە هەیە کەسەکانن بەدەر لە کەسەکان سەرچاوەکانن نووسینەکانن کە ئەمەیە چەندین کۆنفرانسی بۆ دەگیرێ و ناتوانن چارەسەری کەن دەڵێن لە بینی دەق و توراس وانە کەواتە چارەسەرکردن خوێندنەوەیەکی تازە بۆ ئەم دەقانە خوێندنەوەیەکی نوێ مانە هەمووی گرنگە بۆیە تەماشای قورئان کە خوا لە قورئانە دەفەرمێ سود لەم ئاەتە وەربگرە ئەفەرمێ لكل امرئ منهم ما اكتسب من الإثم ئەوانەی لە شەڕا بەشدارن کاری خراپ هەر ئینسانێک لە کاری خراپە بەشدار بێ لكل امرئ منهم ما اكتسب من الإثم هەر یەک لەوانە بەقەدەر بەشداری و گوناهەکەی تاوانبارە والذي تولى كبره منهم له عذاب عظيم ئەوەی سەرەکەیەتی و ئەوەی تەختیتی بۆ ئەکا و پلانی بۆ دانێ خدا دەڵێ ئەوە سزای زیاترە کەواتە دەبێت سەرانی تیرۆر و قوربانیەکان لێک جاکەیتەوە بۆ ئەوەی کەوا بزانین لە چۆ چارەسەریکی خاڵی دووەم و زۆر سەرەکی ئەوەیە زانایان لەم بوارە هەوڵ بن ینی پێناسەیەکی ئەم سەردەمانە بکەنەوە بۆ چەمکەکانی ڕابردوو ئەرێ ئەم برادرانە خۆیان بەکوش دەدەن بۆ جێڕانەوەی خلافەت ئەرێ خلافەت مەسلەیەکی شەرعیە مامۆستای ئاینی یان پرۆسەیەک بۆ بەڕێوەبردنی دەوڵەت و دەکرێت ئێستا ناوی ئیتیحاد ئەوروپی لێبنی ئیتیحادی ئەفریقی لێبنی وانە مەبەستمەوە بڕست کاتی من تەمام بووی ئەگەر مختصریشی بیتم وێ پەیامە خۆ بکەینی سوپاسداری مختصر دەڵێم پێویستیمان بە مراجعاتە لەم مراجعاتانە زۆر گرنگە ئێمە فکر هاوردە نەکەین ئەگەر هاوردە بکەین تیرۆرمان بۆ دروست دەبێ ئێمە بچینەوە سەر تێگەشتنی کوردانە لە ئاین بچینەوە سەر ئیسلامی کوردی هەر وەک ئەو نمونەیە کە گوتم کاتێکە عەرەبێکی وەک سەید قوتب تەعزیب دەدرێ دێت لە سجنە شتێکی تند وەکو مەعالم فی الطەریق و وەکو ئەو بابەتانە دەنووسێ کاتێ ئێمە ئەحمەدی موفتیزادەمان هەیە تەعزیب دەدرێ کاتی ئێمە ناسری سوبحانیمان هەیە تەعزیب دەدرێ کاتی ئێمە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردیمان هەیە تەعزیب دەدرێ ئەمان مەبەستم چی بۆ ئەمانە تەعزیب دراون بەڵام دەبینی ناسکترین تێگەیشتن لە ئاین لە لای بەدیعزەمان سەعیدی کوردیە و لە لای مامۆستا ئەحمەدی موفتیزادەیە کەچی هەردووچیان ناڵاندویانە بەدەستی تەعزیبەوە خێرە ئەمیان تەعزیب دەدرێ ئیسلامێکی ناسکت دەداتێ ئەویان تەعزیب دەدات تونندڕەویە کەواتە پێمان دەڵێ ئیسلامی کوردی هەیە تێگەشتنی کوردانە لە ئاین هەیە ئەگەر لەسەر ئەو ڕێبازەی خۆمان بڕۆین تونندڕەوی لە وڵاتی ئێمە بوونی ناک ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسێتەکەین مامۆستای بەڕێز بۆ گەلمەدا بۆ یووان پێشنیار وان ئامۆژگاریان زۆر بووها هێویام ئەوە مەشیابیتن پەیامەکە جوان بگەهینە بینەرێن بەڕێز بینەرن ڕێزدار وی ئاوای دەهینە دومایاوی خەڵکێ زۆر سپاس بۆین بەڕێز کەت گەلمە پیشەکدار بوون بینەریەدا هەروسا سپاسیوان بەڕێزاژی دکەین کەت وەکۆس بۆ بادا بەشدار بووینە و سپاسیا هەمی هەفکارێن خۆشی دکەین ساخ و سەلامەت بن هێویام ئەوە بشین کەسانێن ئەمین و سەلیم و دەستپاک و دڵپاک بین ئەتناوە ژیانێدا و تیرورێت ناف ناخ و هەزر و بیرێت خودا بەڕەڤینون و نەهێلین هیچ شێوازێکی بمینم خێر